خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەمڕۆ لە داربین داربی ئەو شارە خۆشەویستەی کە پۆلێ لە ڕەفیجیەکان لەو پەنابەرانەی کە ڕویان تێکردو و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لێرە هاوکاری ئەو ڕەفیجیانە یاخود ئەو پەنابەرانن کە لێرە پەنا بۆ ئەم ڕێکخراوە ئەبن. ئەمڕۆژ لەگەڵ کوردێک داین بە ناوی کاگ ئاسۆ. کاگ ئاسۆی چەکە لەو کوردانەی کە ماوەیەکی زۆرە لەم ڕێکخراوەدا کار دەکا و کە کۆمەڵە کوردی کەژە لەم ڕێکخراوەدا کار دەکەن. بەڵام کاگ ئاسۆی چەکە لەو کەسانەی کە تەمەنێکی لەم ڕێکخراوەدا بردوۆتە سەر و خزمەتێکی زۆرەکە. ئەمڕۆ پێمان خۆش بوو لە بەرنامەیەکی تایبەتدا سەردانی ئەم شوێنە بکەین و بینە داربی لە نزیکەوە کاگ ئاسۆ و ڕێکخراوەکەشیان بدوێنین بزانین کار و چالاکیەکانیان چین. لەگەڵمان بن. کاگ ئاسۆ سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش بەخێر بێن. بەڕێستان بەم تەمەنەوە تانوێ خزمەتکەن و چەندێکیشە خزمەت دەکەن. ئەم ئیشەتان چۆن بوو هەڵبژار؟ ئەم ئیشە خۆبەخشە. من نەک لە ئێستاوە لە ساڵی 2005ەوە لە ڕفیج ئەدڤایز ئیشمە کرد هەر بە خۆبەخش. ئێستاش ئەم ئیشە بەهۆی یەکێک لەو کەسانەوانێک کە لە حیزبی لەیبای ئیشەکات خاتو کاترین بەهۆی ئەوانێ نرمی بۆ ئێرە کە یارمەتی ئەو خەڵکانە بین کە تازێنە ئێرە و بتوانین لەڕێی ئەم ڕێکخراوانێ بتوانین ڕێگا بگرین لەوەی کە بیان نێرن بۆ ڕواندا یاخود ئەو یارمەتیانی کە پێویستیانە بێت لێرە ئێمە یارمەتیان بین و بتوانین بە پێی یارمەتیەکان ئیتر چەند بێت لە جلەوە لە خوێندنەوە لە زمانەوە فێریان بکەین یاخود لە ئەو شتانی ڕۆژانە پێویستیانە چونکەوان پارێکی زۆر کەم وەرەگرن ئەوەی کە ئەوان زیاتر پێویستیانە لە شتومەکی ڕۆژانەیە یارمەتیانەیە. کاگ ئاسۆ من لێرە ئاماژەمان بە شتێک کرد گەنجێک کە ڕەفیجی و دێتە ئێرە هیچ شتێکی نییە. ئێوە چی بۆکەن؟ ئێمە ئەوەی کە بتوانین ئێمە ئەزانین ئەوان پارێکی زۆر کەم وەرەگرن. یەکەم شت کەیتە ئەم ڕێکخراوانێ ئێمە لە جلەوە دەست پێەکەین. جل چی پێویست بێت لە جل ئێمە ئەیان نینێ بێزگە لە جل ئەنج زمانی ئینگلیزیان فێرەکەین. ڕۆژانە 2 سەعات بۆ نزیکەی 2 سەعات و نیو زمانی ئینگلیزیان فێرەکەین. ئەوانەی کە هێنە ئێرە تەبعاً بەس کورد نین چەندەها زمانی تیا زمانی عەرەبی و کوردی و فارسی و ئەوەی کە ئێمە یارمەتیان بین لێرە بە پێی زمانەکانی خۆیان تەرجمەیان بۆکەین یاخود ئەگەر کێشەیەکی قانونیان هەبێت محاولاکەین کێشەکانیان بۆ چارەسەرکەین. هەر ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی کەی هەیە هەمووی کە پارێزەرن ئەوانیش دوو کەس لێرە ئیشان لەسەرەکەن یەکیان خاتو کاترینە کە بارستەیە یعنی لە پارێزەر گەورەترە ئەوی کەشیان خاتو کارۆڵە کە لێرە سەرپەرشتی ئەو فۆرماناکات کە ئەدرێ بە پەنابەرەکان بۆ ئەوەی کە کەسیان نەتوانن کەس نەتوانێت بیانێرێ بە هیچ لایەکە. سێهەم شت لێرە ئەو کاتی کە هێنە ئێرە لێرە ئێمە زۆر شتمان بۆ ڕەخسانون. ئەگەر هاوکارم لەگەڵم بێ لێرە لە چکەمان هەیە ینی کە ئافرەتێک لەو یاخود هەچ قومێکی کە بێدێتە وڵاتە و موسڵمانە بەڵام ئەمان گرنگیان بەو لە چکەشتانە داوە ئەمە چۆن ینی لێرە ئێمە کێشەی دینمان نییە لەم بەتایبەتی ئەم شوێنە هەرچەنەوە کەنیسە ئێستا لە پشتمانە بەڵام لێرە ئەمان کێشەی دینیان نییە کابرا موسڵمانە مەسیحیە زەردەشتی هەر دینێکی کەیە ئێمە کێشەی دینمان نییە بگرە بە هەموو شتێکمە یارمەتیانین. ئێستا چەندەها ژنمان هەیە لە ژوورەوانێ موسڵمانن سەر تاپا باڵاپۆش بۆیان حازرەکەن و ئەیان نەنێ. ئەمە جیا لەو ئەنجەندایی کە هەیەە خزمەت بە مرۆڤایەتی دەکەن. ئەم جلانەش سەر تاپادانراوە بۆ خزمەتکردن و یاخود بۆ مناڵ و هینانی کە دێن بۆ ئێرە. بڵێ ئەمڕۆ بەتایبەتی ئەمڕۆ جیاوازە ئەمڕۆ لەبەرەوەی کە ڕۆژی ڕفیوجیە لەم ڕۆژەیە زۆربەی ئەو خەڵکانی کە یەنە ئێرەیەن بۆ شتکڕین. ئێمە ئەو شتانەمان داناوە کە زیایە لە خۆمان کە کەس نەیویستەوە مەسن کەس نەبووە دایەنی ئەیفرۆشینەوە پارەکەی کۆکەینەوە ئەینەوە بە ئەشیا بوویان ئەگەر دوایی تەسویرێکی ئەو لا بکەن ئەو پاسکیلانی کە لەوێن هەمووی ئێمە کڕیومانن و بە پارەکەی توانیومانە پاسکیل و ئەتر لاپتۆپ و مۆبایل و ئەو شتانی پێ بکڕین بیان نینێ پار نزیکەی 700 پاوان ئەشیامان فرۆشت ئەو پارەیە کۆکرایەوەن هەمووی دەرایەوە بە ئەشیا بۆ خۆیان. من لێرە شتێکی جیاوازترم بینی کە بابەتی ڕووەکە کە لێرە شەتڵەکرێ و دروست دەکرێتەوە ئەمە چۆن بیرتان لەمە کردەوە ئەمەش بە هەمان شێوە فرۆشتنەوە ئەیدەنەوە بە بەڵێ
ئەوەی کە ئێستا زۆر بەنسبەت ئێمە دیارە ئەم شوێنە هەر لە پشتی قاعکۆ شوێنێکمان هەیە هەمووی باخچەیە و کەسێک شمانی هەیە لێرە سەرپەرشتیەکات ڕۆژانە ئەو کەسانی کە حەزیان لە ئیشی باخچەیە لە هەفتەی ڕۆژێکا دوو ڕۆژ ئەیان بنە ئەوێ ئیشیان ئێنێ بۆی کە بتوان ئەو ئیشانە بکەن ئەم شتانش کە ئێستا ئەچێنن ئەمڕۆ هەمووی ئەفرۆشین و هەموو یەکەینەوە بەپارە بۆ هەمان مەبەست ئەوەی کە زۆر گرنگە خات و کاترین لێرەیە خات و کاترین یەکێکە لە پارێزەرە بەناوبانگەکان دووهەم شت کاندی دەبووە حیزبی لەیبە سێهەم یەکێکە لەو کەسانی کە زۆر یارمەتی ڕفیوجی ئەیات چوارەم بە خۆشحاڵی و لەم دەقەیە لێرێ من حەزەکەم قسەی گەڵا Miss Catherine, please. Thank you. Thank you very much. It's good to meet you. Hello, Catherine Atkinson. Nice to see you. So for the reason that we are here is because ASO has been doing such fantastic work with Derbyshire Refugee Solidarity, and it was brilliant to introduce you to Coral and to so many of the volunteers here who have been working with refugees across Derbyshire and giving them support. So we are certainly trying to applaud their work, find different ways of supporting them financially and through donations, because the support that they have been able to give refugees across Derbyshire has been invaluable. And even support with the 10 people that we were learning about that have been given letters of intent. And Aso's been fantastic in the translation skills he's been able to provide, but the support they're able to give with with advice, with support, with English, with the bicycle workshop, that there are so many people from across Derby who are really wanting to express their solidarity with people who come to this country. And it's been wonderful to see all the work that has gone into Derbyshire Refugee Solidarity over the years. Do you have any big plan for after Labour Party, how to plan for help for refugee? I think the frustration that we have seen is that the government have been talking a lot, but actually what they're trying to do, and it's being seen to do things rather than actually looking at how they can put in workable solutions. And I think that when there are no safe routes to come to this country, they are driving the problems that we have seen with people trying to cross the channel. So until they start actually working internationally and nationally to look at how they can support and solve the issues, all they're doing is making things worse. Thank you so much. پێم خۆشە ئەوە بڵێم ئەم خاتونەیەکێکە لەو خاتونانەی کە بەخۆبەخشی خزمەت بە ڕەفیجیەکانەکا و کاری بارستەی ئەو بارستەش بەرزترەگەر غەڵەت نەبم خزمەتیانەکا و من لێرەوە بە زمانە کوردیەکەی خۆم پێڵێم زۆر سپاس really appreciate يعني in Kurdish. Spas is mean thank you very much. And Very thank you welcome. for your help. Really appreciate I will try translate all you said to Kurdish. It's the work that everyone here has been doing and the work that you've been doing as well that I think is making a real difference to people. Okay, thank you so much. Thank you very much. هەواڵا سۆ ئەم خاتونە بەڕاستی جەنابیشە فەرمووت کە خۆی کاندید کردووە هەڵبژێردراوە خۆی کاندید کردووە بۆ پەرلەمانی بەریتانیا لەسەر حیزبی لەیبە بەڵێ لەسەر پارتی لەیبەیە پێم خۆشە بچینە ژوورەوە گەراوکارم لەگەڵمان بێ خۆشەویستان دەمەوێت لێرەش ئێرەتان پێ ئاشاکەم ئەم شوێنی کۆکردنەوەی هەموو ئەو بابەتانەیە کە لێرە خەڵکانێکی زۆر لەو ڕەفیجیانە لێرە کارەکەن یاخو لێرە دێن ڕۆژانەی خۆیان بەسەرەبن ئەمڕۆ جیا لە ڕۆژەکانی کە ڕۆژی پەنابەرانە لێرە خزمەتێکی تایبەتیانەکەن و پێم خۆشە گەر کاگاسۆ لەگەڵما بێ کاگاسۆ سڵاو لێ بێ و خەریکی چیت ئەمە ئەم خواردنانەیە ئێمە ڕۆژانە ئەم جۆرە خواردنانە هێنین بۆیان بەش ئۆکو شیرینی بەڵام ئەمڕۆ بەهۆی کە ڕۆژی ڕەفیوجیە کۆمەڵی خواردن کراوە ئەو خەڵکانی کەیەن میوانن ئەتوانن بە پارەیەکی کەم بیکردن و پارەکە بە هەمان شێوە گەڕێتەوانێ بۆ ڕێکخراوەکە ڕێکخراوی DRS بۆ ئەوەی کە بکرێتەوە بە یارمەتی بۆ ڕەفیوجیەکان نسبەتەکەشی زۆر کەمە و کڕینێکەی کڕن بەڵێ پارێکی زۆر کەمە sorry look it's which one is very sweet These are sweet. I know these are definitely. no I'm not allowed I have diabetes I can't do There's cookies, there's flapjacks. how much cost that one Flapjacks, how much? This one's £30 a piece.
30p ئەوە ئەمان بە سی پێنسە هەمەداون ئەمان بە سی پێنسە ئەوەشیان بە 50 پێنسە یعنی پارێکی زۆر کەمە کار لێرە کە نانێکی پێ ناکڕێت خۆشیەکە لەوەیە تۆ دڵنیایی کە ئەچێتەوە بۆ ڕفیجی ئەمە زۆر گرنگە بێگومان یعنی لەگەڵ حرمەتما بۆ نمونە ڕێکخراوێک لە دەوڵەتێ لە شوێنی کار بۆ نمونە لە وڵاتەکەی خۆمان تۆ کە ئەتەوێت سەپۆرتیکەی هاوکاریکەی دڵنیانی کە ئەو پارێچێتە خزمەت خەڵکەکە خۆی ئەوەی کە دڵخۆشی ئەوەی کە تۆ لێرە ئەیبینی هەموو یەکێک لەمانە هەمووی خۆبەخشە کەسی پێویستی بەوە نییە سی 50 گەبی خاتە گیرفانیەوە بێگومان ئەو پارەی کە لێرە کۆکرێتەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێکخراوی دیارڕێز هەڤاڵ ئاسۆ ئەگەر لەگەڵ مابی پێم خۆش ئەم پاسکیلانم پێ بڵێ ئەمە چی ئەم پاسکیلانە ئەو پارانی کە کۆکرێتەوە لێرە بەشێکی ئەدرێ بە پاسکیل و ئەدرێ بە ڕفیجیەکان بە پەنابەرەکان ئەمانی کەسای بینێمە پارچەیە لەو دیویژ لە ژوورەوانێ لەو لاوە ئەمانە ئەوەی کە مەسەن پاسیلەکەی خراپە بێ لێرە بە خۆڕایی بووی چاکەنەوانە ئەمە هەم پاسیلەکەیان ئێنێ هەم بۆشیان چاکەنەوە گەر خراپ بێت ینی هەڤاڵ ئاسۆ ئەمان هەڵستن بە پێدانی پاسکیلێک بە هەدیە بەڵێ نەک پێت پاسکیلێک هەتا ئێستا نزیکەی باهی 700 پاون پاسکیلمان کڕیوە ئەی نزیکەی زیاد لە 100 پاسکیل لە هەمان کاتی شاگەر تێبینی کە تۆ باسی مۆبایلێ کرد بڵێ مۆبایلی سمارت ئێمە ئەو پارێک کە کۆمان کردەوە ماوەیەکی زۆر بە هەمان شێوە مۆبایلی سمارتمان پێکڕی ئەو مۆبایلانە لە بەرەوەی پێویستیان پێ بێ بۆ مەسەن قسەیان پێ بکەن لەگەڵ کەس و کارە چونکە ئەوەی کە زیاتر بەرنامەی واتساپ و ڤایبەری تیا ئەوان بەکارێنن ئێمەش ئەو تەلەفۆنانەمان بۆ کڕین و یاخود خەڵکی ئەتوانم بڵێم ئینگلیز خۆی هەر بە هەدیە هێنان چەندەها مۆبایلمان بوات بەس لەم کاتەیە کە شت گران بووە تۆزە شت کەم بۆتەوانێ ئەجینا لەوە پێش ڕۆژی وا هەبووە دە مۆبایلمان بۆ هاتووە ئێمەش هەموویمان کۆ کردوێتەوانێ هەموو ڕۆژی شەمانێک تەوزیعمان کردووە بەسەر ڕفیجەکانە من دەستخۆشیم هەیە کە لەگەڵ مابی لە هەمان کاتا لێرەشەوە ئەم بابەتانەی ئێرە چیەکە دانراوە ئەمانە هەوی زۆربەی شتی مناڵانە بۆ مناڵ هاتوو بەڵام ئێمە لەبەرەوەی کە مناڵمان کەمە شتەکان دانین ئەم ڕۆی فرۆشینەوانە ئەوەی کە فرۆشرا ئەوەی کە نەفرۆشرا ئێمە ئەیبینەوانێ بۆ یا بۆ ڕێکخراوەکانی کە مناڵیان لەگەڵای بەتایبەتی ئۆکرانیەکان کە هاتوو مناڵیان لەگەڵایە یاخود ئەوەتە کۆیەکەینەوە ئەیخێنە فانێک ئەینەرین بۆ کاڵاس بەڵێ ئەمانە هەمووی جلن هەمووی شتی ژنانن زیاتر ئەم شتانە هەر هەمووی کۆکرێتەوە وەکو پێمەتی ئەمە لێرە ژنمان زۆر نییە عایلە زۆر کەمە لێرە زیاتر بڵین خەڵکی گەنجن لەبەرەوە ئەم جلە ژنانە بە هەمان شێوە کۆکرێتەوە ئەمڕۆ ئەوی فرۆشرا ئەوەی نەفرۆشرا بە هەمان شێوە کۆیانەکەینەوە نێرین بۆ ئەو کەمپانی کە خێزانی تایە یاخود بە هەمان شێوە ئەیانکەینە گونیەوەکۆ گونیە سپیانە ئەیانکەینەوە گونیە سپیانەوە ئەیانێرین بۆ کاڵاس کاکاسۆ پرسم ئەم هەموو هاوکاریکردنە خەڵک خۆی هاوکارتانە یا حکومەت هاوکارتانە ئێمە ئەوەتی کە من هاتووم کە من لێرەم لە چەند شوێنێکە من هاوکاریەکانم بینیوە زۆربەی خەڵک هاوکاریمانەکات زۆربەی ئەگەر ڕۆژانە لێرە بیت ئینگلیس خۆیان کەیەن کە خوان پێڵەن چارەتی بە گونیەی گەورە جلەزیایەکانیان هێن بۆ ئێرە ئیتر لە خواردنەوە لە جلەوە لە هەتا لە پسکیت و نەسە لە ئەو شتانەوە ئیهێنن بێجگەلەوە حکومت هیچ یارمەتێکیان نایەت وەکو حکومت هیچ یارمەتێکیان ناتەنیا ئەوەی کە لە ڕێی حیزبی لەیبەوە بێت ئەوش قانونی بە قانونی شتەکان بکرێت نەک بڵین وەکو بێ قانونی ئەوش وەکو پارە نییە یارمەتەکان بە هیچ شێوەیەک پارە یارمەتی نادرێت من وەکو خۆم بە حکمەوەی کە کوردم داوام لە زۆربەی لایەنە کوردەکان کرد کە یارمەتیمان بن لەناو لایەنە کوردەکانە هیچ کەسێک نەهاتە پێشەوانێ یارمەتیمان هەتا کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن داوامان لێکردن کاکە وەرن تەسویرکەن وەرن ئەو وەزعە ببینن کەس نەهات چێ یارمەتیە ئەوەی کە یارمەتیین خۆشە ناوەکانیان بڵێ باشە وەکو کۆمەڵی ڕێخستنە دێرینەکان و زیندانیانی سیاسی و پێشمەرگە دێرینەکانی سەر بە بەریتانیا ئەوان یارمەتیان ناوین لەناو حیزبە کوردەکانیشە تەنیا یەکێتی نیشتیمانی یارمەتی یاوین ئەویش ڕێخستنەکانی یەکێتی ڤانێک پڕ بوو لە بەس ناوەندی بەریتانیایە ناوەندی ڕێخستەکانی بەریتانیا ئەوان یارمەتیان نین ڤانێک لە جل و لە قاپ و قاچاغ و ئەنواع شتیان هێنا بوو ئەوان بۆیان هێن بەس ئەو دووشێن تا ئێستا یارمەتیان ناوین داوات چییە بۆ لایەنەکانی تر بۆ ڕێکخراوەکانی تر من داواکارم لیان
ئەگەر وەکو حیزب بیر ناکەن و وەکو مرۆڤ بیرکەنەوە و بیر لەوە بکەنەوە کە ئەم خەڵکە لێرە من پێویستم بە هیچ شتێک نییە لێرە من خۆم جنسی بریتانی مێ پێویستم بەوە نییە کە هیچ کەسێکی شتێکم باتێ بەڵام بابن ئەم خەڵکی لێرە ببینن ئەو زۆربیان ئەو کوردانی کە ئەیبینن کوردی ڕۆژهەڵاتن زۆربەی ئەوانی کە ئەیبینن ئایا لە سۆدان و سۆماڵ و وڵاتەکانی کەوە هاتوون خەڵکیان تایە کە هاتوتە ئێرە جلی لە بەرانیە من لەم ڕۆژانەیە وەزعێکم بینی عین بەڕاستی پێ بە تااقەت بووم کوڕێک هات خەڵکی کەرکووک بوو قەمسەڵی لە بەرانە بوو خۆ دەزانانی مە وڵاتەکەمان ساردە هەڵە لەرزی هاتە ژوورەوانە چەند قەمسەڵی تاقی کردەوە بۆی نەبوو خێرا چوم لە ماڵەکەی خۆمە قەمسەڵی کوڕەکەی خۆم بۆ هێنایەومەتە چونکە بیر لەوە بکەنە کە ئەوانیش کوڕی خەڵکن کوڕی ئەو میلەتەن قەیناکە هاتوونەتە ئەوروپا بەڵام ئەمان کە ئێستا لە ئەوروپایان با ئەوان چایان لەم خەڵکە هەبێ سوپاسیان نەکەن ئەگەر بتوان وەکو ئەو مرۆڤایەتیە بیرکەنەوانە کاک ئاسۆ پێم خۆشە بچینە ئەو مەخزەنەی کە باسێ کرد خۆشەویستانە چینەم ناوبڕۆ دێنەوە وڵاتە جیاواز لەوە پێمان خۆش بوو لەگەڵ بەڕێوەبەری ڕێکخراوەکەیە گفتوگۆیە بکەین زین ئەم ڕێکخراوە بۆ دانراوە مەبەست لەم ڕێکخراوە چییە ئەم خەڵکی کە کۆبۆتەوە مەبەستیان چییە Hello, Mr. Steve. Hello, welcome here today to DRS. Nice to see you. Mr. Steve, I have a question. Yep. Today, who's making a plan? You are manager in the university. Yes, today's plan is different to most days. So today is our open day. So once a year, we open to all the general public. We invite them in. We sell lots of our donations to raise money. But also the most important thing is that the members of the public meet the asylum seekers and refugees. So we have people, as you know, here from Iran, Iraq, Syria, Afghanistan, Ethiopia, Eritrea, Sudan, Somalia, all over the world. And they are all welcome here in Derby. So we want members of the general public to meet all of the asylum seekers, and then they realise they are just humans like you and like me. Yeah. I appreciate for welcome for everybody, you know, refugee come to here. Today I look in bag, I look in shoes, I look in everything. Why is put in here? Why is you selling? What happened? Well, all of these are donations that everyone in Derby has given to us. So some of those donations we will give to the refugees and asylum seekers here in Derby. Some of them we will send to refugee camps in Calais or Greece or maybe Lebanon or all sorts of places. And some of them we keep to sell to raise money, which is what we are doing today. I look in a bike, lot bike here. Yes. What happened? Lots and lots and lots of bikes. Everyone wants a bike. Because asylum seekers, refugees have no way to get round. They don't have enough money to go on a bus or get a taxi. So they need 2 wheels and a bicycle. If they have a bike, they can go to the shops, they can go to doctors, they can go to school, they can explore Derby. So people give me bikes, I get them repaired, and then I give them to asylum seekers and refugees. And we have given maybe 300 bikes in the last 2 years. So if you can, the camera can't see them, but on the board at the back you will see a whole list of names of people who have a bike. Yeah. Do you have any information for refugee, you know, like a driving for bike? Do you have any information? Because different driving, you know? Yes. So some refugees do not know how to ride a bike. So we can send them to other charity here in Derby who will give them lessons on how to ride a bike on the correct side of the road, on the left-hand side, and we teach them the highway code. And we also teach them how to repair their puncture. If they have a broken bike, we help them to learn how to repair it. Why? Oh, why? Yes, good question. But we cannot manage without him here because he can translate into Arabic, into Farsi, into maybe Turkish, all sorts of languages, and we need that communication.
Otherwise, we communicate with our hands, with our face, but he can actually speak languages, which is so good. I only speak English and maybe a little Scottish, but nothing else. Okay, you are very well. You are welcome. Thank you for coming. Okay. Thank you very much for everything. Thank you, Jabba. Thank you for your help and support. Thank you very much. Okay. شتێکی کەم لێرە بەدی کرد بەشی موسیقی بەڵێ. مە چییە دانانی میوزیکیان دەنێ چی نەخێ ئێمە لێرە دوو بەشمان هەیە هەم بەشێکمان هەیە فێری ڕسم ئەو کەسانی کە حەزیان لە ڕسمە طبعا ئەمڕۆ بەداخل خۆشە دەستی وێنە کێشان و ڕسمە هەیە بەڵێ بەشێکمان هەیە بەشی ڕسمە ئەمڕۆ بەداخەوە شوێنە داخرابوو کە ڕسمی چووکە بەوەی ئەم کڕین و فرۆشتنەوانە شوێنێکی کەشمان هەیە ئەو کەسانی کە حەزیان لە مۆسیقایە حەزیان لە گۆرانیە ئەتوان بە هەمان شێوە بێن لێرە ئەو شتێکە لە ناخیانایە دەری ببرن تا ئێستا چەند کەسێکمان هەیە و ئەمڕۆژ سەعات حەوت کۆنسێرتێکەیە هەر لەم شوێنەیە لە سەعات حەوتی ئێوارەوە دەست پێکا بۆ 12 شەو خەڵکێکی زۆر کۆ بێتەوانە بیتاقەکان فرۆشراوە پارەی ئەو بیتاقانە بە هەمان شێوە ئەدرێتەوە بە ڕێکخراوی DRS. خۆشەویستان پێم خۆش بوو لەگەڵ خاتوو کارۆڵایەکێکە لەو خاتونانەی کە دژ بوو بەوەی کە پەنابەران ڕەوانەی ڕواندا بکرێن ئەمڕۆژ لەگەڵ ئەم خاتونە بەڕێزا دوین و کۆمەڵە پرسیاری لێەکەین هەڵە و هاتوو کارۆڵ. Hi. I have a question. Today is Mr. Asso say you help for everybody like a refugee. You're not happy for refugee going to Rwanda. How to help for everybody? Okay, so we have asylum seekers that come here after January 2022 and they are under threat of having their asylum processed in Rwanda. This is a new government policy and so we are trying to stop this. We don't feel that this is helpful to our asylum seekers and we feel it is harmful. You know, our asylum seekers have all fled war, persecution, poverty, and they are coming here for safety. And they have a right. They have a right to seek safety in the UK. And therefore, we are trying to stop this government policy. We feel that the government should be spending money on working with the Home Office to process the asylum applications quickly. Many guys here have been waiting many years to have their asylum application processed, you know, because the Home Office is underfunded. So we feel that the government is not considering their welfare. For a lot of guys, sending them to Rwanda will be harmful for their physical and mental health. So we are gathering the information for the new guys that came and women that came here after January 2022, and we are providing this information for the lawyers who are putting the case forward to stop the Rwanda policy. Yeah. But as Home Office, why is refugee like going to Rwanda? Why? Well, they've chosen... Because before we don't have any plan. No, this is a plan. It looks to me that this plan has been rushed. It's not been well thought through. If you look at other countries that have tried to process asylum applications away from their country, it has not worked. So we know that this policy is going to fail. Therefore, you know, we have to do everything that we can to stop this from happening. So that's what we're doing here at DRS. We are supporting the guys here and the women that come here to make sure that we can give them support to stop this from happening. You're working every day from here on refugee or just... Well, we meet here on a Thursday and a Saturday. But we can be contacted at any time, particularly for those that may be under threat of going to Rwanda. We're available to them at all times because we know that this can happen very quickly. So we have to be ready and prepared to support them to stop this from happening. Back for Home Office say people or refugee like sending in Rwanda.
Who's the feedback? We haven't had any specific people identified yet, but we've had people identified that they're potentially going to be sent to Rwanda. So there is the potential threat there. And a lot of particularly vulnerable are those that came in this year, in 2022. Yeah. I have a final question. Who's the Mr. Asso here today? Why? Why Mr. Asso working here? Why? But he helps us incredibly because he helps us with the interpreting, which is really important because, although there is a good level of English from the asylum seekers, it's always difficult to get that communication, particularly when we're asking very personal questions. So Jabra can actually help us, and he makes them feel welcome and relaxed because they can speak their own language, and therefore they can get their information and points across. So he's crucial. Before we had him, we struggled because I don't speak Farsi, Arabic or Kurdish, and we don't actually have interpreters here. So the fact that Jabra comes along to help us and volunteers is so important. Thank you so much. Really appreciate. Thank you for your answer. Thank you. Really appreciate. قربان سڵاو لێ سڵاو لە تۆش بەڕێزم. ئەمڕۆ من تۆم لێرە بینی خەریبی قسە و لەگەڵ ئەو کەسانەیە کرد کە خزمەت بە ڕیفیجیەکەن بە پەنابەرەکەن. باس و خواستەکەت چی؟ ئەمڕۆ بۆ هاتووی بۆ ئێرە؟ ئەمڕۆ ئەم شوێنە ڕێکخراوێکی پەناهەندەیە کە یارمەتی پەنابەرایان دەدات. ئەمڕۆ هاتووم وێرە ئەم عەشاوشتیان داناوە لە کەنیسەکە زۆرە ئەیفرۆشن و پارە کۆکەنەوە بۆ پەنابەران کە چیان پێویست بێ بۆیان دابین بکەن. چەند دڵخۆشی؟ زۆر دڵخۆشم لێرە. چۆنە کاردانەوەی ئەم کەسانە چۆنە کە لێرە خزمەتەکەن خزمەتی ئەو ڕێفیجیانەکەن خەڵگەڵێ ئینگلیز عنسوورە ئەمە ئەبینی لە ناویانە؟ نەوەڵا کەسێکی زۆر باشن زۆر بەڕێزن. پێشوازیەکەیان چۆن؟ زۆر دڵخۆشین لەگەڵیانە پێشوازەکەیان زۆر گەرم و گوڕە لەگەڵمانە زۆر هاوکاریمانەکەن. ئەوەی ویستی خۆت بۆ بۆیان جێبەجێ کردووی؟ هەر شتێکمان پێویست بێ پێیان ئەڵێن و ئەوەی لە توانایاندا بێ بۆمان جێبەجێ دەکەن. من زۆر سپاس دەکەم دەست خۆش ئومێدەوارم هەر گەنجێک لە بەریتانیایە یاخود لە هەر وڵاتێکی کە پەناهەندەیە کولتور و وڵاتی خۆی بیر نەچێ و ئەم ڕێکخراوانەی چەکەن لەو ڕێکخراوانەی کە بەڕاستی خزمەتی شایستەکەن و مەبەستیانەکە خزمەت بە ڕەفیجی بکەن. دەی بنی ژۆنە معلومات نییە ئەمە معلوماتی نێدانێکی یەکسەر تێکرد. دەی مامۆستا دەی ئارە وەڵا هەر سەرەی خۆتە مامۆستا بڕۆ چۆ سوچە بڕۆ شوو سەرەی خۆتە دەی من لی نازانێ جا جیاواز لەوە ئەم کەسانەی یاخود ئەو قەومانەی کە دێن بۆ ئێرە ڕۆژانە کاتی خۆیان لێرە بەسەرە بن با بزانم مامۆسای گۆڵکەر باش قوربان باش بە قوربان سپاس ئێوە ڕۆژانە کە دێن بۆ ئێرە چۆن کاتەکانتان بەسەرە بن؟ ئێمە بەخۆی هەفتانە 2 ڕۆژ دێین ئێرە زیاتر بۆ دەوری ئینگلیزیەکەی دێمە من یارمەتی باشمانەدەن ئەوە یاریان بۆ داناوین هەموو شتەکیان دانایە کاغاسوش یارمەتیمانەدا چاوی خۆشبی ڕێکخراوەکە زۆر باشە. تا چەند دڵخۆشن بەم ڕێکخراوانە هەبێت لە هەر ناوچەیە لە هەر شوێنێ ئەو ڕێکخراوانە زۆر پێویستن بۆ ئێمە لە هەموو شتێک لە هەموو ڕۆکی یارمەتیمانەدا جلوبەرگمان بۆ دابینەکە دڵمان خۆشەکەن کۆرسی و ئینگلیزی بۆ داناینە شتی زۆر چاکە. ڕووی زمانەوە تا چەند سوودمەند بوون؟ من سەرەتامە بەس سوودمەند بوومە. تا چەند ئامۆژگاری ئەو گەنجانە ئەەکەی کە تازە هاتوونەتە وڵاتە و خۆیان فێری زمان بکەن خۆیان فێری کلتوری ئەم وڵاتە بکەن؟ ئێمە هەموومە ئەم تازە نوێمە بۆم نییە ئامۆژگاریان بکەم بەڵام پێویستە شتێکی پێویستە من یەک بەخۆم عەزەکەم زمان پێویست نییە؟ زمانەکە زۆر پێویستە یانە چی هەر
بازارێک شوێنێک پێویست بە زمانە ئەمە بۆ نەخۆشخانەوان هەمووی هاوڕێی زمامە بزانین ئەوان لەگە خۆمانە بین پێویستە بزانین زۆر پێویستە. دەستخۆش زۆر سپاس. هەڤاڵاسۆ ژەر خەریکی یاریکردنە. هەڤاڵاسۆ ڕۆژانە تۆم یاریاکە یا ئەمڕۆ؟ نەوەڵام من یاری ناکەم نەوەڵام مەجای ئەوم نییە چونکە من بەیان کەمە ئێرە نزیکەی سعات دێمە ئێرە سعات دە تاکو سعات 2:30 یەکەم جار ئەو کەسانی کە تازە هاتوون پۆلینیانەکەین دەستنیشانیانەکەین بۆ ئەوەی لە سعات 2:30 دوای ئەوەی کەیتر دەسەکەین بە دەرسی ئینگلیزی ئەو کەسانی کە تازە هاتوون جیانەکەین و ئەیانبین بۆ ژووری ئەوەی کە جلی لێە بۆی جل وەرگرن ئەجا دوای کە گەڕانەوە ئەیانخینە یەکێک لە سەر مێزەکان بۆ فێربوونی زمانی ئینگلیزی لە دوای سعات 12 ئەگەر پاسکیلمان هەبێت ئەو کەسانی کە ناوی خۆیان نووسیوە بۆ پاسکیلەکە پاسکیلیان نێنێ. پا لێرەدا بچمە لای ئەم گەنجە بە ڕێزە هەرچەند هەوڵە دێت تۆپەکەی تێ ناکەی زۆر زەحمەتە ئەو لێزانێ ئەوە شارەزە من تازە نوێمە ئەپرسم تا چەند ڕۆژانە دەی کاتی خۆت بەم شوێنەوە بەسەرەبیت نەگەرم یاریە بۆ زمان بۆ هەر بابەت ئێمە لە سعات 9 ڕادێن حتاکو سعات 12 بەردەوام دەبێ بەس لێرە گروپی موزیقا و شتیاوەشی هەیە کە من خۆم لە گروپی موسیقادام. دەستان خۆش بێ و ماندوو نەبن ئیشەکەتان کەم زین چی باتەوە باش نییە دەستان خۆش بێ. دەست خۆش پێم خۆشە لەگەڵ یەکێک لە دەستڕەنگینە کوردەکان قسە بکەم. ئەم گەنجە یەکێکە لەو کەسە دەستڕەنگینانەی کە لەم ڕێکخراوەدا بەردەوام یاخود دەست کاتە ئیشیان پێی بێ بە خۆی و گیتارەکەیەوە گیتارە ژەنێ و دڵی ئەو پەنابەرانە خۆشەکە کە دێن بۆ ئێرە پێم خۆشە لە نزیکەوە خۆی بدوێنم. چۆن ئەم ئالەتە و هەڵبژار لە دەری شۆ بینیمیت خەریک یاریکردن بووی لەگەڵ ئەو برادرانەیە چۆن ئەمڕۆ ئەمە هەڵبژارد بۆ ژەنینی ئەو؟ وڵا من هەر لە منداڵیەوە حەزم لە موسیقا بوو هەر وەختی کە ئێرانم بەجێهێشت من هاتمە لێرەژی کە هاتم بوو لێرەوە ئەوانەم دی کە گروپی موسیقاشیان هەیە من هاتم بوو لای ئەو گروپە و ئەو معلمانەی کە دەڵێن موسیقا پێمان نیشانەدەن زۆر هاریکاریە ئێمە دەکەن و ئێمە زۆر ئیمپرۆ بووینە ئێستا و دەتوانین ئێستا لە کۆنسرت و شتی ئاواشی شرکت کەین. چۆن دڵی خەڵک خۆش ئەکە یاخود ئەم ئیشەی کە تۆ هەڵبژاردووە ئێستا ئەمڕۆ ئیشی تۆ چییە لێرە؟ ئێمە ساعت 6 شەو بەرنامەمان هەیە بۆ جەماعەتی ئینشاءالله کۆنسرتێکی خۆش دادەنین و لەگەڵ 6 نەفەری دیکەنە لەو گروپەوە قرارە بەرنامەیەکیان بووان دابنین. ئەپرسم ڕۆژانەیە خودت ئەمڕۆ کە تۆ هاتووی پرۆڤە بکەی ئەنجا دوای ئەوە بەرنامەکان پێشکەشەکەی؟ بەڵێ ئێستا ئێمە تەمرین ئەکەین دوای ئەوە کە حاضر بوون ئێمە شەو ئینشاءالله بەرنامەیە. خۆشەویستان پێمان خۆش بوو بزانین کاک ئاسۆ لە دوایین کۆتایی بەرنامەکەی بزانین چی هەیە چ پەیامێکی هەیە. دەستی ئێوە خۆش بێ زۆر سپاستان ئەەکەم ئازێتان کێشە بەڕاستی ئەم ڕێکخراوانە کە بەم شێوەیە کراوەتەوانێ و یارمەتی پەنابەرانەیەت ئەوەی من بەدیم کرد بێت هەستێکی زۆر ناسکی ئەم خەڵکەیە یعنی جاری وایە شتیوان بینیوە باوەڕم نەکردووە ڕاستە لە هەموو شوێنێکا چاک و خراپ هەیە بەڵام ئەوەی کە لێرە کۆبووەتەوانێت کۆمەڵی خەڵکن دەروونێکی زۆر زۆر بەخشندە زۆر پاک بە جۆرێک یارمەتی ئەم خەڵکانە ئەیەن وەکوی مناڵی خۆیان بن هەست بە ئازارەکانیان نەکەن. من پەیام ئەوەیە ئەوەی کە لێرەیە ئەو کەسانی کە دەمێکە بە تایبەتی لێرن ئەگەر ئەتوانن بە هەر شتێک بێت یارمەتی ئەم ڕێکخراوانە بن سپاسیان دەکەین چونکە بەڕاستیەوە هەمووی ئەگەڕێتوانێت بۆ ئەو پەنابەرە تازە ئێمەش خۆمان کە هاتوین پەنابەری تازە بووین و بە هەمان شێوە بەو شێوەی ئەوان ڕۆشتوین
کە پێویستمان بە هەموو شتێ بووە ئێستا کە ئێمە یارمەتی ئەوانەین وابزانەوە شتێکی زۆر زۆر گەورەیە لە ڕۆح و هزری مرۆڤایەتیایە و هیچی تر. سپاس بۆ کاگاسۆ خۆشەویستان بەجێتان هێڵین لە چنین و با بڵێم خاتونێک کە بە پەنجەکانی خۆی ئینگلیزە و پەتۆیە یاخود ڕاخەرێ شتێکە چنێ بەجێتان هێڵین لەگەڵ پارچە میوزیکێکی هاوڕێمانە چەنە ناوەکەشتم نەزانی ئەفشین هاوڕێ ئەفشین پێمان خۆشە کۆتایی بەرنامەکە بە پارچەی میوزیکی کاکە ئەفشین بێنین و ئێوەش بەردەوام بینەری کەناڵی بیکەیفۆ بن ئەمڕۆ ئێمە لە داربی پێمان خۆش بوو ئەم ڕێکخراوە بەسەرکەینەوە و کاگاسۆ بەسەرکەینەوە وەک کوردێک وە کورد لە هەر شوێنێ بێ کەناڵی بیکەیفۆ لەوەیە فەرمووی گوێبیستی پارچە میوزیکەکە بن و تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ ماڵاوە. گردن پرخالان دلا بهیوای گردن پرخالان خود مداوتیر مشی شوکالان هیوار 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 اخ کسی بابن سيري قولي بكا لعشقي دلدار يا خي خوي دري دا بقول شدار لدي دوار بیهوده بلبل لم چل بوشل هورازد کزاو سوزی دردو غم بسوتي وكشام وزياد كام هورازد كزاو سوزي دردو غام يا 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 لدي دموع